خۆشەویستان دیارە لە ئێستادا پرسی غاز و دەستنەکەوتی لەلایەن هاوڵاتیانەوەی کە لەو پرسانەی کە هەوڵ دەدرێت چارەسەر بکرێت لەگەڵەوەی لایەنە پەیوەندیدارەکانیش بەردەوام ئاماژە بۆ دەکەن غاز بەو ڕادەیەکەم نەبووتەوە بڕەکەی بەڵکو و هۆکارکی ئەوەی کە لە ئێستادا هاوڵاتیان بە شێوەیەکی بەرچاوڕیان کردوتە بەکارهێنانی بە شێوازی جۆرا و جۆر بۆ خۆگەرمکردنەوە لەگەڵ ئەوەی کاوەرزەی زستانە بۆ شێوازی بەکارهێنانی جۆرا و جۆری تریشی هەیە و لە ئێستاشدا بەنزینخانەکانی هەرێمی کوردستان بە دیاریکراوی لە سلێمانیدا هەوڵێکیان داوە کە هەوڵ بدەن ئەو بتڵخازانی کە ماڵان هەیەە لەناو بەنزینخانەکاندا بۆیان بەڕبکرێتەوە لەسەرم بابەتە دیارە من میوانێکم دەبێت کا گفتوگۆی لەگەڵ دەکەم کا بەڕێز بەهمن شێخ قادرە وتەبێژی بەنزینخانەکانی سلێمانیە ڕاستەوخۆ لەگەڵ ما دەبێت کاک بەهمن سپاس بۆ ئامادەبوونت بە شێوەیەکی گشتی دەمەوێت بزانم ئەم هەوڵی ئێوە تا ئێستا چۆن دەڕوات هاوڵاتیان تا چەند توانیویانە پێداویستی غاز پڕ بکەنەوە لە ڕێگەی بەنزینخانەکانەوە. بەناوی خوای گەورە ڕێز سڵاوم هەیە بۆ جەنابیژی دیارە مەسەلەی غاز کە سەرماوسۆڵە دەستی پێکرد تەڵەبیە لەسەر غاز LPG بۆ ماڵان زیادەکە ئێمەش وەکو بەنزینخانەکان چەند محەتێک لەناو شارەکەوە غاز ئەفرۆشین بۆ ئۆتۆمبیل ئەو غازەی کە دێت بۆ معمەلەکانی بڵین سلێمانی یا کارگەکان کە تەوزیعی دەکەن دیارە ئەو بڕە کە بەدەستیانەگات تەوزیعیەکەن هاوڵاتی لەبەر ئەوەی پێداویستی زیاترە و تەڵەبی زۆر لەسرە بەشی هاوڵاتی ناکا بە متەکاملی ئەوەی کە ئەوان دەستیانەکەوێ ئەیفرۆش و بڵین تەوزیعەکەن بەسەر هاوڵاتیانە ئێمەش بە باشمانزانی لەم کاتە کە محەتەکانمان هەمومان غازمان هەیە بڵین LPG حەزمان کرد هەم هاوکارێکی هاوڵاتیان بین لەم کاتا کە بتوانن لە محەتەکان ئێمە بتوان غازیان دەستکەوێ بەحەقەت بەڵام لە ڕاستیە ئەو غازەی ئێمە گرانترە ئەوان بە 8500 دینارە فرۆشن وەکو بەشی حکوومیەکەی ئێمە حدودی 11500 دینارەکەوێت. باشە بۆچی هێندە نرخەکەی گران بووە هەمان قەبارەشە کە دەکرێتەوە ناو غازەکان کاک بەهمن؟ ئەزانی چۆنە حەزەکەم با ئێمە ئەم ئیشەی ئێمە با جیاکەینەوە لە ئیشی مەسەلەی ئەو غازەی کە حکومەت دابینیەکە ئێمە خۆ دەزانی کارەکەمان کارێکی بازرگانیە و لەبەر ئەوەیش ئەوەمان کردووە کە حەزمان کردووە هاوڵاتی بە سعرێکی گرانتر مەسەلەن هەیە لە بە 200,000 هەیە بەڵێ بە 15,000 ئێمە حەزمان کرد لێرە کۆنتترۆلێک دروست بێت چکە ئێمە بەنزینخانەکانمان هەمووی سعرێکە و بڕاوەتەوە و ئەو بەشەی حکومیش هەیە کە ئەو بەشێکی تایبەتە و سربەخۆی علاقەی بەوەی ئێمەوە نییە لەبەرەوە من حەزەکەم باشتەکە وەکو خۆی باس کرێ و وەکو خۆی بڕوە ئێمە لە ڕاستیە مەسەلەکەمان زیاتر هاوکاری بووە نەک مەسەلە ڕۆبح و خێر چونکە ئێمە بە بازرگانیی کڕین بە گران دەستمانەکەوێ بۆیە بە گران نەژین بە هاوڵاتی. باشە کاک بەهمن لە ئێستادا لە چەند بەنزینخانە ئەم هەوڵە دراوە هەوڵ دەدرێت کە بوتڵی غازی ماڵان پڕ بکرێتەوە لە سلێمانی؟ خۆی ئێمە لە ناو شاری سلێمانی حدودی 20 بەنزینخانەمان هەیە کە غاز ئەفرۆشین بە ئۆتۆمبیل بەڵام ئێستا لەم کاتا تقریبەن مەسەلەن لە نزیکی 6-7 محەتە توانێ هاوڵاتی بەدەستی بگا بڵێن ئەو سوتەمەنێک کە نزیک بێ بۆ نمونە لە ڕاپەڕین هەمانە لە خەتی عەدە سلێمانی هەمانە لە شەقامی مەلیک مەحموود هەمانە لەو منتیقا توانێ ئەو کەسەی کە پێویستی بێ بچێت لەو شوێنانە غاز بکڕێت. باشە ڕۆژانە دەتوانن چەند بتڵی غاز هەرێکێک لەو بەنزینخانە یاخود بە گشتی بەنزینخانەکانی سلێمانی دەتوانن چەند بتڵی غاز پڕ بکەنەوە بۆ هاوڵاتیان؟ خۆی یەکشتی پێ بڵێم کێشەکە ناڵێم نییە کێشەکە هەیە بەڵام ئەگەر سەرکەین معمەلەکانی سلێمانی ئەوان لەسەر ئەو کارەی خۆیان بەردەوامن ڕۆژانەکە یانەوێت کە ئەو خەلەلە هەیە نەمێنێ ئەو بەشەی ئێمەیش بەشێکە ئەتادی ئەتوانین پڕیکەینەوە ئەو کەلێنەکە هەیە لەبەر ئەوە خۆ دەزانی کارەکەی ئێمە تازەیە تەجروبەیەوەمان نییە بەڵام ئێستاەوەی کە من خۆم تەلەفۆنم بۆ کردن بۆ بەنزینخانەکانی خۆمان ئەوە نییە بڵێ ئیزدیحامە و سەرێکی زۆر گیراوە ئەتیادی هەیە 10 بتڵ 15 بتڵ یا 20 بتڵ یا 50 بتڵ کە لە سەرایە و بە 20 دقە بە چارەکێ
دەستیەکەیەوە شوێنمان هەیە هەر کەسیژی لێنی ئەتیادی یعنی چۆڵە کە بتوانێت هاوڵاتی بچێ خێرا بیکڕێ و وەری بگرێت. باشە دەمەوێت بزانم هێندی ئاگداربی ئەم هەوڵە تەنها لە ناو سنووری پارێزگای سلێمانیە هەیە یاخود لە شارەکانی دیکەش هەمان هەوڵ دراوە بۆ ئەوەی پێداویستی هاوڵاتیان پڕ بکەنەوە بۆ بتڵی غاز. خۆی ئێمە بانزی خانەکانمان لە دەروی شاری ژەمانە بەڵام ئەوەی کە زیاتر ئەگەر بزان ناو شاری سلێمانیە زۆر ئەو حاڵەتە کە هەیە چکە لە دەروی شار وکو من خۆشم نەمبیستەوە و کێشە هەبێ ناو شار لەبەرەوەی خۆ دەزانی مەتاعمی زۆر مەسەلەن ئەو هەموو باخ و ئەوانە هەمووی زیاتر تەڵەبی لەسەر خۆی ئەگەر سەیر بگەین زیاتر بۆ ئەوانەیە کە زەختەکە دروست بووە لە ناو شاری سلێمانی لەبەر لە قەزا و ناحێ و دەروی شار حاڵەتەکە ئاساییە. باشە کاک بە من دەمەیەکشت بزانم بە دیاریکراوی بە حکمی جنابەت لە ناو کارەکەی فعلەن لە ناو هەرێمی کوردستانە و لە سلێمانیدا بتڵی غاز کەم بۆتەوە یاخود هۆکارەکەی ئەوەیە کە هاوڵاتیان بە شێوەیەکی زۆر لە ئێستادا کە وەرزی زستانە هەوڵ دەدەن غاز بەکاربێنن بۆ پێداویستیەکانی ڕۆژانیان پێداویستیە جۆرا و جۆرەکانیان. بەڵێ دیارە کاک بەهەمەن گوێبیستی دەنگی من نییە تاکو دووبارە ئامادە دەبێتەوە دیارە ماوەی چەند ڕۆژێکا دەکرێت بڵێن مانگێکیشە لە هەرێمی کوردستاندا گرفتی نەبوونی بتڵی غازی ماڵان دروست بووە دیارە ئەم گرفتە چەند جارێک حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان ئاماژیان پێکردووە کە بەردەوام هەوڵ دەدەن بۆ چارەسەرکردنی بەڵام ڕەنگە گرفتەکە هۆکاری سەرەکی بۆ بگەڕێتەوە کە لێسادا وەرزی زستانە هاوڵاتیان بە شێوەیەکی بەرچاو غاز بۆ پێداویستیەکانی ڕۆژانیان بەکاردهێنن بە دەرلەوەی کە بەکاردەهێنرێت بۆ چێژلێنان هاوڵاتیان بۆ خۆم خۆگەرمکردنەوە بە جۆرە جیاوازەکانی دیکەش بەکاری دهێنن ئەمەش بۆتە هۆی کە بە شێوەیەکی بەرچاو بەکارهێنانی بتڵی غاز زۆر بەکاربهێنرێ لەلایەن هاوڵاتیانەوە ئەگینا لە ناو پارێزگای سلێمانیدا و لە ناو شارەکانی دیکەشدا بڕەکەی هەمان بڕا کە پێشتر دەگەشتە تەواوی شارەکان تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان بە دیاریکراویش لە ناو سلێمانیدا بەڵام گۆڕانکاریەکە لەوە تەنها لەوەدا خۆی دەبینێتەوە کە خواستێکی زۆر بۆ دەستخستنی بتڵی غاز لە ناو پارێزگای سلێمانیدا هەیە بە دەر لەمەش دیارە ماوەی چەند مانگێکە لە دهۆکیش ئەم گرفتە هەیە کە بەرنامەم لەسەر کرد چەند هەفتەیەک بەر لە ئێستا خۆ چەند ڕۆژێک بەر لە ئێستا هاوڵاتیان یاخود خاوەنی نانەواخان و فڕنخانەکان ئاماژیان بۆ کرد ئەگەر بتڵی غازیان بۆ دابین نەکرێت ئەوان ناچارە بن کێکێک بوو لە گرفتەکانیان دیارە چەند گرفتێکی دیکەشیانە بوو ئەوان ناچارە بن لە بەرنبوونی سوتەمەنی نان بەگران بفرۆشن یاخود دوکانەکانیان دابخەنەوە دیارە لێستادا کاک بەهمەن ئامادەیە دووبارە پرسیارەکەم ئاراستەی کاک بەهمەن کەمەوە کاک بەهمەن ئاماژەم بۆ کرد کە گرفتەکە هۆکاری سەرکی بۆچی دەگەڕێتەوە فعلەن غاز کەم بۆتەوە یاخود هۆکارەکەی بۆ ئەوش دەگەڕێتەوە کە هاوڵاتیان بە ڕێژەیەکی بەرچاو بە هۆکاری جۆرا و جۆر و جیاواز بتڵی غاز بەکاردەهێنن هێندەی ئێوە ئاگادار بن. خۆی ئەوەی کە ئێمە معلوماتمان هەیە لە سەر مەسەلەی غاز لە هاوینە بۆ نمونە ئەگەر ڕۆژێک پێویستیاتی سلێمانی مەسەلەن 30,000 بتڵ بێ لە زستانە بەرامبەر ئەوە دوو قات زیاکە دوو قات و نوو زیاکە لەبەر ئەوە حاڵەتەکە حاڵەتێکی ئەوە نییە بڵێ دائیمیە من قەناعەتەکەم ئەم 15-20 ڕۆژەیە کە ئەوە هەیە و پاشان ئەوەی ئێمە تەسیری خۆی ئەبێ لەسەر وەزعەکە کە ئەڵێن لە بەنزیخانەکانە هەیە ئەگەر یەکێک بە تەما بێ شاردنەوەیەک بۆ بتڵ غاز بە گران بیفرۆشێ من زیاتر بڕوا بکە هەدەفەکەمان ئەوە بووە کە حەزمان کردووە دوو جۆر مەسەن کۆنتترۆلەکە لەکوێیە ئەو بە 8.5 ئێمە بە 11 ئەگەر لەو بینە یەکێک بە تەما بێ ئەزمە دروستکە یا حاڵەتێ دروستکە حتمما ئەوە کەنسڵ بووە لەبەر ئەوە ئەگەر ئەو خەڵکەیش هەی بێ بۆ حاڵەتی ئێستا توانێت بفرۆشت کە ئازانێ من ئەوە حازرم بۆ هاوڵاتی بە 11,500 دینار لە بەنزیخانەکانمانە هەیە کێ حەزەکە بچێ بیکڕێ هەمووژی بەنزیخانەکانمان خۆ دەزانین لە ناوشارە لە هەموو ماڵەکان و نزیکی لەبەرە باوەڕم وایە کە ئەو ئەزمە بەم کارەی ئێمە کردومانە کە پێشتر بووە ئەو خەلەلە
کۆتاییە بێ و ئیشەڵا وایژەرێ. باشە پێتان وایە لە ئێستادا پێداویستی یاخود ئەو ڕێژە پێداویستی هاوڵاتیانی سلێمانی بۆ غاز چنێکە چنێک زیادی کردووە؟ خۆی وەکو پێم وتی من دقیق چێ نەزانم چکە ئەوە ئیشی ئەوانە بەڵام ئەگەر لە هاوینە مەسەلەن بۆ نمونە باسکەین 1000 بتڵ لە ڕۆژێکا بێت لەم زستانە ئەبێ بە 2000 ئەبێ بە 3000 ینی دووقات سێقات تەڵەبیا زۆرە بێت لەسەری لەبەر ئەوە ئێستا گەرسەی بکەین هاوڵاتی زیاتر غاز بەکارێنێ لە وەکو نەوتی سپی ئێسێمە خۆمان تەجروبەی ئەومان هەیە کە خەڵک زیاتر بۆ غازەکە مەسەر ماڵانە بۆ نمونە مەطعەمەکانە و پاشان باخەکانە ینی شوێن زۆرە خۆ دەزانی خەڵک ئێستا نەوت کەم بەکارهێنێ لەبەرەوەی ئەو زەختەی کە هەیە ئێستا زیاتر لەسەر غازە بەڵام باوەڕم هەیە کە ئەمەیش ئیشەڵا نامێنێ و غاز ئێستا لە محەتەکانمان ئەلحەمدا زۆرە و حکوومەکەیش بەردەوامە و باوەڕم وا هەیە هەر ئەوان ئیشەڵا بەمە ئێمەکە کردومانە یارمەتیکی کەم بێ بۆ ئەوانیش کە کۆنتترۆل بێ و حاڵەتەکە تێپەڕی ئینشاءڵڵا. باشە لەسەر ئەو نرخەی کە جەنابەت باسی کرد لایەنە پەیوەندیدارەکان ئەگەداری دۆخەکەن واتە چاودێری نرخەکەیان کردووە هیچ کۆنتاکتێکیان لەگەڵ ئێوەدا هەووە لەسەر چۆنیتی ئەم هاوکاری هەم بۆ لایەنە پەیوەندیدارەکان هەم بۆ هاوڵاتیان؟ خۆی خۆ دەزانین دەوام هەر نەبووە کە ئێمە وەکو بڵین مۆڵەت وەربگرین بۆ حاڵەتە نەوەڵا بە قسەکردنێکی ئەتیادی کە پێمان خۆش بۆ کەوتومان ئەمە هاوکاریە کە چوە لە حڵەتەکانی ئێمە بە 575 دینارەوە سعرەکە دیارە بۆ ئۆتۆمبیل و بۆ ئەوەی لەبەرەوەی هەر ئەتیادی بۆکەوە پرسێکراوە کە ئێمەمانەوە کارە بکەین بۆ کاری باشش باوەڕم وایە کە هەموو کەسێ دەستخۆشی لە کاری باشەکە کارەکە ئێمەش کارێکی خراپ نیە. بەڵێ کاک بەهمەن من سپاس دەکەم بۆ ئەوەی کە لەم تەورەی بەرنامەکەمان میوانمان بووی ماندوو نەبێت.